سڵاوتان لەبێت بینەرانی دیمە تیڤی من دووبارە گەڕامەوە بۆلاتان لە پرۆگرامێکی تری مایکە سوورەکە پرۆگرامی مایکە سوورەکە ئەم جارەی من دووبارە پێم وتنەوە کە زۆر جیاوازە ئەمڕۆ هاتووینەتەوە بۆ فامیلی مۆڵ بزانین ئەمڕۆی خەڵک چۆن بووە لەگەڵ ڕەمەزان با بچین لە هاوڵاتیان بپرسین کە ئەمڕۆیان چۆن بەڕێ کردو بزانین کەس ئەمڕۆ شتێکی خۆشمان پێشکەش ناکە فەرمووە بڕێین. سڵاوت لەبێ خوش بیاخۆ زۆر سپاس بەخێر بێ خوش بیاخۆ خوش چۆن ئەمڕۆ هاوتی بۆ فامیلی مۆڵ کەش و هەوای فامیلی مۆڵ پێ چۆنە؟ والله الحمدلله لە خوای بەزیادبی خۆشە کچەکەم حەزی لە فامیلی مۆڵ بوو هینام بۆ تەماشاکردنی فامیلی مۆڵ یاخوا بەخێر بێن بەخێر بێ گوڵەکەم زۆر سپاس خوێندکاری؟ بەڵێ ناوی تۆ چییە؟ ڕۆنیا ڕۆنیا خان مانای ناوەکە چییە؟ ڕووناکی ڕۆنیانی ڕووناکی؟ بەڵێ ئەو زانیارێکی زۆر باشە هەم بۆ من هەم بۆ بینەرەکانیشم ینی فێری ناوەکانی شەبینەوە کاتەمانەکانیان خوێندکاری؟ بەڵێ لە پۆلی چەنی؟ دوو پۆلی دووی؟ بەڵێ زۆر باشە ناوی جەنابەت؟ سالم صلاح الدین کاک سالم ڕۆژانە بەچێوە خەریکی پیشی تۆ چییە؟ والله من مۆزەفم لە شەریکەی کار زۆر باشە یاخوا بەخێر بن تۆ فامیلی مۆڵ پێ چۆنە داوت لە باوکت کردەوەیتە فامیلی مۆڵ؟ وڵا ئیتر لەمێک بوو ناتبووین تم بابچن سەردانێکی فامیلی مۆڵ بکەین بەخێر بە یاخواش بەکەی من باشە زۆر باشە ئێستێمە پرسیارێکتان لێ ئەەکەم ئەگەر زانیتانەوە کاتا بنە خاوەن خەڵات و ئەگەریش هەر نەتانزانی ئەو کاتێمە چاڵنجێک ئەکەین ئەو کاتە هەردوو بەرە بنە خاوەن خەڵات باشە؟ ڕۆنیا خان کاک سالم تۆش ئەڵێ ئەو گیاندارە کامەیە ئەگەر بەشێکی لێ بکەیتەوە سەر لە نوێ خۆی دروست دەکاتەوە گیاندارێکمان هەیە ئەگەر بەشێکی لێ بکەیتەوە دووبارە خۆی دروست دەکاتەوە چی؟ مارمیلکە مارمیلۆق مارمێلکە ئەی تۆڵی چی؟ والله مارمیلۆقە خۆی ئێمە هەمومان وا ئەزانین بۆ نموناها کە لە ماربێلکە ئەدەی کلکی ئەبڕێ خۆی کلکی خۆی لێ ئەکاتەوە بەڵام دوای دووبارە خۆی دروست ئەکاتەوە بەڵام ئەوە نییە گیاندارێکی ترە ماریش احتمالە مار نەخێر ئاسانکاری بەڵێ پرسیارەکەت بۆ ئەگۆڕم باشە ئەڵێ لە چ وڵاتێک سێنزە مانگایانی ئەو تو لەو وڵاتە بژی دوانزە مانگیتیان نیە سێنزە مانگیتیە بزانم باوکتەڵە چی؟ والله احتمالە نەرویج بی نەرویج؟ نا لە کچەکەتە پرسم بزانم کچەکەتەڵێ چی؟ ئەثیوبیا ئەثیوبیا؟ بەڵێ دڵنیای؟ بەڵێ باشە کچەکەت زۆر زیرەکە وەڵامەکەی زانی مەمنونی دەستەکانتان خۆش بێ هیچم پێشکەش ناکەن باوکو کچ والله پێشکەش چ بکەین یانی شتێکی خۆشم پێشکەشکەن بەسەرهاتێکی خۆشم بۆ بگێڕنەوە والله ناوەڵا ناس ئاغا کچەکەم نەوەڵا بۆچی؟ بڵم چی؟ پێشکەشکە ئەخرۆ کوچی بەسەر هاتێک بێ نوکتەیەک بێ لە پۆلە لەگەڵ مامۆستای تووشی موقفێکی خۆش بوو بیتەوە ئەگەر دەنگیشت خۆشە گۆرانێکم نەوەڵا بۆ دەنگم خۆش دە باشە شتێکم پێشکەشکە ئەڵا لە پۆلا بووین زۆر بە قوتابەکانمان یعنی بەژنیان کورتە دانیش بووین من لە ڕەحلەی دواوە بووم مامۆستاوتی بۆ دانانیشی وتم دانیش و مامۆستا هات سەیری کردوتی ئەو دانیشتوی ماشەڵڵا باڵات بەرزە کچەکەمان باڵا بەرزەیە بەساقۆ بم بەخێر هاتن زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکاران خەڵاتەکەم پێ بدەن دەستەکان خۆش بێ گوڵەکەم تۆ بووی بە خاوەن خەڵەت لە لاڤین ڕۆستەوە دەتوانین لە ناو فامیلی مۆڵات و دەتوانانی بچیت کە لە پەلەکانی خۆت لەوێ هەڵبگریت ئەوەشیان هەر هی فامیلی مۆڵە ئیندۆر گەیممان هەیە هەر لێرە لە ناو فامیلی مۆڵ دەتوانانی بچن و کاتە خۆشەکانی خۆتان لێوە بەسەر بەرن زۆر مەمنونی قەناتەکە هاتم ئینشاءالله سەرکەوتوو بن ئینشاءالله خۆش بیاخۆ مەمنون زۆر سپاس کەناڵەکەتان دەکەن هیوادارم هەر سەرکەوتوو بن بەساقۆم گوڵەکەم بەخێراتی زۆر سپاس مەمنون زۆر سپاس بەخێراتن زۆر سپاس مەمنون سڵاوت لەبێ خاتون سلااو لە تۆش حیاتی بەخێر بێ زۆر سپاس بە قوربان خاتونجان لەکوێوە هاتووی بۆ فامیلی مۆڵت پێ چۆنە؟ والله ئەمە لە شاری دهۆکەوە هاتوو بە خۆمەڵ خەڵکی شاری هەولێرم بەس حسابکە دوو ماڵمان هەیە ماڵک لە دهۆک و ماڵک لە هەولێر و ئێستا هاتینەوە ماڵەکەی هەولێرمان و هاتینە فامیلی مۆڵ ئەوڕۆ کە پاشی خەڵکی ئەوێ یان باوکت هیچیان پیاوەکەم خۆشی بە قوربان سپاس ناوی تۆ چییە؟ شیلان حەمەد خاتو شیلان چ پیشەی چ کارێ ڕۆژانە بەچێوە خەریکی؟ ئەمن پزیشکی تایبەتمەندم تیشک و سۆنەر ئەشیاو سۆنەر بە عامێکی خۆمان و زیاتر لە بواری نەخۆشیەکانی مەمک ئیش دەکەم
وەکو زەرعی مەمەک و سۆنار و مەمۆگرافی ینی ئەشیعی مەمەک ئەو مەسەلانی کە تایبەتمەند بە خانوانەوە. زۆر باشە. پیشەکەت پیشەیەکی مرتاحە لەگەڵی مرتاحی لەگەڵ ڕەمەزان و ماندوود ناکە؟ ناوەڵات چونکە پیشەکە بۆ خۆم زۆر حەز دەکەم. یعنی فەرق دەکات و پیشەکە خۆت حەزت لێبی یان پیشەکە ئیجبار بکری لەسەری من پیشەکە زۆر حەزم لێتی الحەمدلله و مرتاحم و بەخۆی حالەتێکی ئەوها طارئ نییە بابرین کە مثلا شەوان هەرمان بستێنن برێن وڵی نەخۆشێک هەیە و پێویستی بە مثلا ئەشیعی مەمکە نا یعنی کولد کیسن کەمە بە لغەی علمی. المهم ئەمە بتوانین ئیشی خۆمان بکەین و مرتاح بین و نەخۆشەکانیش مرتاح بن لە گەرمان. الحەمدلله زۆر باشە. دکتۆرە شیلان جان سەلامەت بێ. لەناو ئەو بەشەی کە خۆت کاری تێدا ئەکەی هیچ شتێکی خۆش هیچ شتێکی ناخۆش هەیە کە ڕوبەڕۆی تو بووبێتەوە بۆ نمونە لە زەینی خۆت مابێتەوە بڵێ من ئەو شتم بیر ناچێتەوە لە حیاتم؟ وڵی شتی خۆش هەیە و شتی ناخۆشش هەیە بەنسبەت من کە ئێستا لە ئیش دەکەم لەسەر نەخۆشیەکانی مەمک زۆر خۆشەکە دەبینم نەخۆشەک هاتی تەلام گرێکی هەبووە و بزەڕعی لۆ دەکەم الحەمدولله هەست دەکەم کە تەمەشا دەکەین نەتیجەکە خاوێنە ئەوە خۆشترین دقەیە کە بەسەرمدا و بەسەریشم هاتیە و نەخۆش دێت ینی لە باوەش دەکەم ئەمن زیاتر ینی مرتاح دەبم. ئەوانی دیکەش کە ناخۆشە بەڕاستی نەخۆش هەیە زۆر بە تەخیر هاتیە خاوەنی چەند منداڵەکە کە زۆر زەحمەتە کە مثلەن داکی ینی عمودی ماڵێ وانە فهاتیە مثلا تأخير هاتیە تەمەشا دەکەم نەخۆشیەکە لەناو هەموو جسمی بڵاو بوویتەوە ئەمەلی زۆر کەمە فەوە بەڕاستی زۆر ناخۆشە و گەلک حالەتی ئەوهام هەیە و لە فکریان ناکەم. ئارێ وەڵڵا دکتۆرە تۆ قسە زۆر خۆشە. حیاتی مەمنون قوربان. شتێکی خۆشم پێشکەش ناکەی یعنی وەکوچی نەرەی گۆرانی ما گۆرانی گۆرانی نازانم بەس جێرا دەگرم. حەز لە چ گۆرانیە؟ والله حەزم لە گۆرانی قەدیمەکانە بەڕاستی عەرەبی بی کوردی بی قديمة يعني كي كردية قديم به مسهري خالقي شو قرانيك ما بنالي نازانم يعني لبرمنية ويعني حز كم من استمتاع كم بس جيب قرم بس حز قرم أري والله خاوني شلون من ضال سي من ظالم يا اخواتها ما ادري ايش بنخلد نستني ان شاء الله حبيبتي بس باشا بمسير لكم باشا خير بي سؤالي آسان لك الله يا كم جار چەندێش فەرز کرا لەسەر موسڵمانان؟ بدایەتی لە ئاسمان کە نوێژ فەرز کرا 50 نوێژ بوو. والله دکتۆرە کەشمان زیرەکیشە. بەس پاشان وردە کەم کراوە. بقوربان من حبيبتي سپاس جانێکم. پاشان یعنی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەڕاوە لە ڕێگا طبعا لە ڕێگا لە حد ئاسمانەکان گەشتێک لە پێغەمبەرەکانی تر گوتی نەخێر گەلک زۆرە ئومەتەکەت پێی ناکرێ 50 نوێژ 50 جار یعنی بڕۆ کەمکەوە ئەوە بوو کەم کراوە کرا 5 فەرز. ممنون قوربان زۆر سپاس. ممنون ئێمە خۆشحاڵ بووین. والله منیش خۆشحاڵتر. پەیامێکیش با بۆ خەڵکی دهۆک ئەس گەلک حەج دهۆکێت کەم حەج خەلکەوات کەم و دایما سەربەرزم و خزمەتەوا بکەم و ڕەمەزان هەوا هەمیە پیرۆز بێت. جماعتي دهوك وبعدين ممنون قربان سپاس قالك بخير بين حياتي سرچاوا خلاطكم تبدل بس او خلاطيش تياب زاني لا فاميلي صالون تدتواني بچي كاركاني خود لبكي هر لنا فاميلي مولا اوش خلاطي اندور جيما هر لنا فاميلي مولا بو من دالكان باش كاتكي خوش بس زور باشا ممنون دستكان خوش بي زور بي خوش حال بوم حياتي مني ثانك يو فيري ماتش سرچاو قربان سلااو لە تۆش بخێر باز بەخێراتی سپاس دەکەم ئەوە ڕەفیقی یەکترن بەڵێ چۆن هاتون بە فامیلی ماڵ کەشوهای ئەمڕۆی فامیلی ماڵتان پێچۆنە؟ وڵای کەشهەوایش خۆشە و ئەمە ڕۆژانە تقریبان ڕۆژێک نا ڕۆژێک ئەو هەدێن شەوەکەی هەتا کاتی دەوری 11-12 شەو پیشەی جەنابە پێشمەرگەم پێشمەرگە هەردووکتان پێشمەرگەم هەر لە داوامیش پێکەوەن؟ پێکەوە نینە لە دەوام شوێنەکانتان جیاوازە زۆر باشە. ڕەمەزان ئەم ڕەمەزانە چ فەرقی هەیە لەگەڵ ڕەمەزانەکانی پێشووتر کە بە ڕۆژەوە بیتین و برسی ماندوو؟ وڵای ڕەمەزانەی زۆر خۆشە جەوەکەی ساردە لەبەرەوەی جەوەکی زۆر خۆشە فێنکە بەری نانە برسی نابی مادەم جەوەکە سارد بیتن برسی نابی. ڕەمەزانی ئەم ساڵ
چۆنە لە لای تۆ جیاوازی هەیە لەگەڵ ڕەمەزانەکانی تر والله جیاوازەکەی ئەوەیە تەنها ئەو ساڵ ینی ڕەمەزان کەوتە ناو بەهار وەحکمیەوەی بەهارە تێنوت نابی و هەر ئەو ئەگەر نا هەم ڕەمەزان هەمووی وەکو یەکە ینی برێ هەموو ساڵێک بە حکمیەوەی ئێوە هەردووکتان ڕەفیق یەکترن ناوت بەخێر دەرباز ئەی تۆ بەختیار کاک بەختیار چ شتێکی کاک دەربازت لەلا باش نییە ئاین لەلات خۆش نیە ئەڵێ خۆزگە و ڕەفیقەمە و تەبیعەتەی نەبووە والله هەموو شتێکیم پێ ینی بەدڵە ینی لەبەرەوەش برادەرایەتی دەکەم تەنها یەک شتی تۆزێک ینی دڵی سافە ینی خۆش باوەڕە ینی خۆش باوەڕ و دڵسافی باشە بەس باشن بەس دایمەن ناحەقیان بەرامبەر ئەکرێت لەلاین کەسی بەرامبەرەوە ینی دڵسافیەکان بە هەند وەرئەگرن دڵسافیش خۆی هەموو شتێک عەد و عودودی هەیە بەس دڵسافیەکەی ئەوەی لە ڕادەبە دەرە لەبەرەوە هەرچەندەوە تەبیعاتە چاک نابی بەس ئەگەر معاوەلەی بکە ئینشاءڵڵا دەتوانی وازان تۆزە گۆڕانکای لە خۆی بکە محاولە بکەم ئادەم تۆ ئەی تۆ چ سیفەتێکی وت بەدڵ نییە یان باری گۆڕم لەم چ سیفەتێکی زۆر بەدڵە والله سفاتەکانی جوانە بەس سیفەتێکی هەبێ زۆر بەدڵت بێتۆ سفاتەکانی بە خودای ساعب مووقیفە لە مێژە برادەرما تقریبا ماوەی 15 ساڵە پێکەوەین هیچ مشکلێکمان نەبەرەوە ئەی تو شتێکیت بەدڵ نییە شتەکانی والله هەموو شتەکانم بەدڵ هەموو شتێکیت بەدڵە باشە مادەم با من پرسیارتان لێ بکەم باشە گەرزانیتەنەوە کاتاب نەخاون خەڵات دەلای ئێمە ئەڵێت پرسیارەکەی من بۆ ئەمڕۆ زمانی فەرمی ئەرجەنتین چ زمانێکە؟ زمانی فەرمی ئەرجەنتین چ زمانێکە؟ لە وەرزشا باشن؟ والله بڕاوکە لێ شتەکی لێزانی لە وەرزش کەم معلوماتم نیە لە وەرزش باشە پرسیارەکەت بۆ ئەگۆڕم بەس پێش ئەوەی بۆت بگۆڕم شتێکی خۆشم پێشکەشکەن ئێوە هاوڕێ یەکترن بە جووتا شتێکم پێشکەشکەن یارمەتی یەکتریش بدەن یاڵا یاڵا تۆ ئەو ئیشارەت بۆ تۆکە والله وەکو شتی خۆش برێم چی شتی خۆشمان بەسەر هاتی بەس ناتی ببورێ ناکرێتن ناکرێت ئەی گۆرانێتمەوە والله خۆشە بە خودای دەنگم خۆشە بەس چی بکەم نازانم ئەڵێ دەنگم خۆشە بەس چی بکەم نازانم گۆرانی نازانم دەی بڵێ داوای لێبردنەکەم بە خودای باشە با من پرسیارەکەتان بۆ بگۆڕم دراوی یەکەم دراوی ئیسلامی چ دراوێک بوو؟ درهم دراو چ دراوێک بوو؟ درهم نییە درهم نییە دیناریش نییە چییە؟ دینار دینارە من نەمیزێک سەر بەسەر وەڵامەکەیا بڕوا وتی دیناریش نییە بەزەگە بموتبایە نە ئەو کاتە ناحەقیمان بەرامبەرتانە کرد دەستەکان زۆر سپاس من خۆشحاڵ بووم لەگەڵێەوە ئێمە خۆشحاڵتر بووین زۆر بەخێبێن ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستخۆش پیرۆستان بێ ئێوە بوونە خاوەن خەڵات لەلایەن ئاڤاوە هەر لە فاملی مۆڵە دەتوانن بچن کەلوپەلەکانی خۆتان لەوێ وەربگرن دەستان خۆش بێ زۆر سپاس مەمنون دەستکان خۆش بەخێراتی چۆنە هاتووی بۆ فاملی مۆڵ سەردانی فاملی مۆڵ کردووە لەگەڵ ئەو خێزانە جوانت والله لە مێژە ناتینە گوتمەڵە سەرک بێنێرە ناوی جەنابەت ئەمن عەبدولقادرم بەڵێ عەبدولقادر کاک عەبدولقادر پیشەی جەنابەت چییە؟ ئەمن بەخۆم کامێرەوانم کامیرەمانی ئێ زۆر باشە ئەی تۆ ناوت چییە؟ مەتین مەتین کاک مەتین پۆلی چەنی؟ پێنجم پێنجی بەلێ شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ بەکێ چووی وا جوانی ئێستا تۆ؟ بەداجرد هەردووکە بە هەردوو کات چووی؟ بەلێ وەڵا بژی دی شتێکی خۆش بۆ من بێژە چ بڵێ بادلیتە دێ نوکتەکی بێژی دێسترانێکی بێژی وڵاستیرۆنێ نزانم بوو وڵا نازانم دەنگی تە خۆشە؟ وڵا نزان دێ باشە وەرە ئێرە
وەرە بزانم تۆ ناو چییە؟ سیڤان سیڤان؟ بەڵێ سیڤان لە مەکتەبی؟ بەڵێ پۆلی چەندی؟ پۆلی دوومە پۆلی دوی؟ دەیسترانێکی خۆش بۆ من نەبێژی؟ نە بۆ؟ نازانم دی باشە وەرێرەوە با قسە لەگەڵدایە بکەین خاتون جان چۆنی؟ باش الحەمدلله پیشەی تۆ چییە؟ بەچیەوە خەریکی ڕۆژانە؟ وڵا بۆ ڕەمەزان نان خواردنێ و ئەوە تنمالە ئەم ڕەمەزانی ئەم ساڵ چۆنە بۆ تۆ؟ زۆر باشە زۆر باشە؟ الحەمدلله خۆش ئەڕوات؟ بەڵێ باشە کاکە بقادر تۆ شتێک بۆ من ناگەڕیتەوە بەسەر هاتێک بێ یان شتێکی خۆش بە بەسەر خۆتا هات بێ لە کاتی ڤیدۆگرافی بێ لە کاتێکەوەی کە چوبێتێ دەرەوە پەخشی پرۆگرامێک بکەیت هیچ تەکلو من نایە تازە باشە بەم پرسیارێکتان لێ بکەم ئەگەر زانیتانەوە کاتاب نەخاون خەڵات باشە وەرە ئێرەوە تۆ وەرە لێ منەوە بۆ ئێستا زمانی فەرمی ئەرجەنتین چییە؟ زمانی فەرمی ئەرجەنتین اسبانيا؟ لا والله برم چه بیڵێوە وڵام اسباني؟ ئیسپانی؟ بله زۆر ڕاستە راستا؟ ڕاستە دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون تو هەر شتێکی بۆ من نابێژی؟ نە ئەس نزانم بوو نزانی بابێت دەڵێ نەورۆز بە من پێشکەشکە نازانم نازانی؟ بەڵێ ئاخر دوای دیاریت نادەمێ ها دوای بەس دیاری دەمە برایەکەت دێ بۆ من ئەسترانێکی بێژە دەی دانێ دانێ چازنێ مێرگا ئارکارێ ڕازێ تەواو؟ بەڵێ جانەکەم دەستەکان خۆش بێ زۆر سپاس دەستان خۆش بێ من خۆشحاڵ بۆ مەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن باشە من ئێستا خەڵاتەکە دەمەتەوە باشە لە ئیندۆر گەیم تۆ دەتوانانی بچی یاری بکەیت لەگەڵ برایەکەت باشە؟ دەستەکان خۆش بێ زۆر سپاس ئەوەشیان خەڵاتی نایکە دەتوانن بچن لەگەڵ باوکت بە بڕی $30 بازاری خۆتان بکەن باشە؟ سپاس دەست خۆش سپاس بۆ تۆش منیش زۆر مەمنونی تۆم زۆر سپاس خۆشحاڵ بوو. منیش خۆشحاڵ بووم دەستەکانتان خۆش بێ بەخێر هاتن سەرکەوتی بن زۆر سپاس مەمنون. بەرنامەکی زۆر جوان ئەوە ڕۆژی ڕەمەزانی ڕاستی سەرکەوتی بن ئینشاءالله سەرکەوت سپاس بەخێراتن زۆر سپاس مەمنون بەخێرات خاتونجە زۆر سپاس مەمنون بەخێراتن سڵاوتان لێبێت زۆر سپاس بەخێر بەڕێزی هاتن بۆ فامیلی مۆڵ سپاس دەکەم زۆر سپاس مەمنون کەش و هۆی ئەمڕۆی فامیلی مۆڵت پێ چۆنە چۆن سەردانی فامیلی مۆڵت کردووە وەڵا دوایەوەی کە بانگ ماشکان حەزم کرد ینی لەگەڵ ئەو برا بەڕێزەی تەوان بەڵێ ڕەفیق بە و بەخێراتن ئەو خزمیشمە هەردەم دایمەن پێکەوەین زۆر باش ئەمن بەخۆم لە سۆران هاتیمە میوانی یەخوا بخێر. سپاس دەکەم بەڵام گوتم دوای بانگ بە یعنی کاتێکی خۆش بینە سەر بەیەکەوە هەروە زۆر باشە بەخێر هاتی تۆ بۆ زۆر سپاس زۆر سپاس مەمنون بژیت ناوی جەنابەت مەغدیت کاک مەخدیت چۆنە هاتی بۆ فامیلی مۆڵ کەش و هۆی فامیلی مۆڵت پێ چۆنە وەڵا میوانمە ئەوڕۆ لە سۆران هاتووە ئیتر پاش بەربانک گوتمان دەچینێ دەرێ هەم بۆ جل کوشتو ئەگەر پێویستمان بی جەوە کەش دەگۆڕین بەس ئەوڕۆ هەست پێ دەکەم فامیلی مۆڵ بڕێک چۆڵە جە نازەم زارێ زووە یانیش هەر ئەوڕۆ زوو بێ ئەگەر نا فامیلی مۆڵ جموجەڵێکی باشی هەیە باشە مادەمێ و ڕەفیق یەکترن شتێکی خۆشم لە بینی هەردووکتانە بۆ بگەڕنەوە یەکێکتان بۆم بگەڕنەوە ئەنجە تۆ یان تۆ سڵتەکە مایکەکە ڕووی بسڕێن مەکامتان وڵی فەرق نییە بەس لەو دەمای ڕەنگەشتێکمان بیرنێتەوە شتمان ڕەنگە زۆرە لە نێوانمان سەفەر شتامان بێکەوە کردی ڕەنگە شتی خۆشمان هەبێ گەو شتەی بەبیر بێتەوە باشە دەی باشە تۆ وڵی سەفەر بۆ بگەڕەوە. سەفەر شتیوە سەفەرمان بێکەوە کردووە هەر لێرە باڵێن سەفەرێکمان کرد بە سیارە چوین ڕێگایەکە دوور بوو بۆ وڵاتێکی تر بوو پێم وتن ئەمن دەبی لە پێشەوەی سیارەی دابنیش طبعاً پێشەوەی سیارەش لە ڕێگای دوور عادەتەن پێشەوە خۆشترە ئەوەی لە دووادانیشی عەزابە بینی ینی زۆر ناخۆشە برادران لە نیوەی ڕێگا زۆر بێزار بوون وتیان ڕاگریا سیارەکان ڕاگر وتیان ئەرێت و هەتا کەنجی بە تەمای هەر لە پێشەوەی سیارەی دانیشی تو وڵام شەرتەکەم وا وەردەبی لە پێشەوەی سیارەی دابنیشم وتیان کاکەمە مردین ینی بزەبەت ینی ئەو جالێ تقریبا ینی وتیانە تو وڵاو زەبا برادر غافلاندمان دواتر
لەگەڵ برادری سێ کەس بووین ئەوتر گوتمە تو بیغافرینەوە سڕی منە لە پێشەوە دانیشین ئیترسوی لە پێشەوە دانیشین دواترەوەدا لە پێشەوە دانیشت ئەو داستەمان هەمووستانچی ڕۆژ لێ بدە لەبەر ڕۆژەکە تقریبا شش خۆش نازەرەرمان کرد بەڵام یعنی وەکو دسم پشتمان ئیسراحەتی کرد بەس دەستمانە ئەچی بینە دەرێ سوتاو کاتی نەکەم هەموو جار لەگە من لە پێشەوە دانیشتم زووترێگەمە جەیەکە پێشە زووتر دەگات تەبان دەکرا من وەختی دەمزانی ڕۆژ دەسوڕێ دەکەویتە لایمە من دەمگوت ئەم دێمە خوارێ دەسمە لایەکەی سێبەرەکەی ئەوانی شویان دەزانیە من ئابێزار بوومە لە پێشەوە دەم گۆم گۆرنە پێشەوە دیێم و قەلبیان سودا بوو باشە دەستەکانتان خۆش زۆر سپاس با پرسیارتان لێ بکەم باشە ئیسلام ئاباد پایتەختی چ وڵاتێکە ئیسلاماباد ئەفغانستان ئەسڵەن پاکستان بابا پایتەختی پاکستانە ڕاستە چاوە دەستەکان خۆش بێت پرسیارەکە و وەڵامەکەی تۆ زۆر ڕاستە زۆر سپاس تۆ بەجێ دێڵین جارێ لەسەر ئیزنت ئاسوورەمە لای ڕەفقەکەت چاڵنجێک لەگەڵ تۆ ئەەکەم ئەگەر زانیت ئەو کاتە بیتە خاوەن خەڵات باشە ئەگەر هاوکاران مۆبایلەکەی خۆم پێ بدەن یاریزانێکە وێنەی یاریزانێکە بە منداڵی ئەگەر تۆ زانیت ئەو کاتە بیتە خاوەن خەڵات ئاساییە هەست پێ دەکەم بە میسی دەچی هەست پێ دەکەی بە میسی دەچی زۆر منداڵە ینی هەست پێ دەکە بە میسیەتی زۆر منداڵە تەوقعی ئەو دەکەم نارێم زۆر دڵنیام بەڵام زیاتر یعنی بە ئەو بێ با ئەو بێ زیاتر فکرم بۆ کەس ناچی تا وەڵامەکەی زۆر ڕاستە لیۆنێل میسیە دەستەکانتان خۆش بێ من خۆشحاڵ بووم زۆر سپاس سەلامەت بژیر مەمنون خۆش بە گەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستان خۆش بێ پیرۆزە تۆ بووی با خاوەن بڕی 25,000 دینار لەلایەن هۆم ئیستانبولەوە لە فامیلی مۆڵ دابین کراوە دەتوانین چی بازاری خۆتی پێ بکەین زۆر سپاس بۆ تۆش بووی با خاوەن خەڵات لەلایەن ماکسەوە بە بڕی عفو 15,000 دینار تۆ دەتوانێت بچی بازاری خۆت بکەی لێ سپاس دەستان خۆش زۆر سپاس خۆشحاڵ بووین بۆ چاپێک کەوتنەوە زۆر سپاس من یەکسەر عیلێکی زۆر قنج و جوانم بینی دکتۆر هێرشە یەکسەر چمەلای ئەو بزانم دکتۆر هێرش یەکسەر خۆی بناسێنێ بۆ ئێمە بەخێر بێ دکتۆر هێرش خۆشبی سپاس من دکتۆر هێرش کاکم دکتۆرام لە ئیداری ئەو هەیە لە حکوومەت ئیش دەکەم و لەگەڵ کۆمپانیاکانیش لە خزمەتم بەخێر بێ زۆر سپاس کە شوهای فامیلی مۆڵ پێ چۆنە فامیلی مۆڵ چۆن ئەبینی زۆر باشە زۆر باشە ڕەمەزان و پێش ڕەمەزانیش ئێمە دێین جار بەجار کە شەواکەی چاکە بەدڵمانە یاخوا بەخێر بێ ئاوادانت کردەوە زۆر سپاس مەمنون بەخێر وی خاتون سلامت بحياتم سپاس ناوی جەنابەت ڕوخسار خاتۆ ڕوخسار ڕوخسارێکی جوانیشی هەیە ماشەڵڵا زۆر سپاس بە قوربان مانگی ڕەمەزان چۆن ئەبینی لەگەڵ ئەو مانگە چۆنی ڕۆژانە بەچێوە خەریکی والله دەوامەوە الحەمدوللا مانگەی خۆشە چکە فێنکە زۆر خۆشە و ڕەمەزانە بەڕاستی زۆر خۆشە بەخێر بە فامیلی مۆڵ زۆر سپاس خەپە گیان تۆ چۆنی باشم الحەمدوللا دێتم من باشم ئەگەر تۆ باش بی الحەمدوللا باشم الحەمدوللا منیش زۆر باشم پۆلی چەنی پۆلیتارم دەبا سێبان پۆلی چواری بەڵێ ئەخر تۆ زۆر زیرەکی بۆیە ئێستا پۆلی چواری دەست خۆش زۆر سپاس ناو چییە ناوم بێرنا ناو چییە بێرنا بێرنام بەڵێ یعنی چی یعنی ورتی سپینا بەفرن وەڵە خۆشە زۆر جوانی زۆر دەست خۆش سپاس بە ساقیت لە دۆ شتێکی خۆشم پێشکەش ناکەی لەخە نازانم لۆ هیچم لەبەر نییە هیچت لەبەر نییە بەڵێ یعنی لە مەکتەبی شتێکی خۆش نەبووە لەبەرت کردبێ هەندێک شتمان لەبەر کردیە بەس زۆر لە مێژە لەبەرما کردی ئێستا زۆر لەبەر کردمان نییە بەس نووسین و ئیملا ئەو شتانە زۆر باشە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس باشە دکتۆر تۆ هیچ شتێکی خۆش نییە بۆ منی بگەڕیتەوە بەسەرت هاتبێ یان شتێک بێ لە فکرت ما بێتەوە لە زەینەت والله شت زۆرە بەڵام ڕۆژانە ئینسان شتی خۆش و ناخۆش هەیە یعنی شتە خۆشەکانی ژیانی من ئەوەیە کە لە مەراحلی خوێندن لە ستێژەکانی خوێندن ئینسان کە مەراحلەکانی خوێندن تەواو دەکە
تا دەگاتە دکتۆرە شتیوە زەحمەتی زۆری تایە خاصن من لە تورکیا تەواوم کرد یعنی مەسەرەن بە پاس 20 سعات ناو پاس بەوە 20 سعات وەرەوە و ئەو شتانە حاڵەتێکە بۆ من بۆ تایبەتی ژانی خۆم لە بیرم ناچێ شتێکی تایبەتە بەخۆم ئینجار کەسێک لە ژانی خۆی شتێکی هەیە شتی ناخۆشیش خۆ دەزانی لەم ساڵانی دوایی لە هەرێمی کوردستان شتی ناخۆش ڕووی داوە لاما کەدا هەست بە خۆشێک دەکەیت کە لە دەوڵەتی خۆتی و لە ناوەڵاتەکەی خۆتی و بەسەر بەرزی دەست ناخۆش بێت. دەستی تۆش خۆش بێ زۆر سپاس خاتون جان تۆ شتێکی خۆش بەم پێشکەش ناکەی یعنی هیچ نییە بۆ نمونە لە کاتی دەوام لە کاتی ئیشکردن شتێک هەبێ وڵای خۆی خۆشیەکەی لەگە هاوڕێکان هەمووی خۆشیە ئەو وەختانە لەگە هاوڕێکان خۆشە زۆر باشە پرسیارێک لێەوە کە مەگەرزانیتانەوە کاتاب نەخاون خەڵات باشە کامە شاری عێراق ناوی لە قورئاندا هاتووە شاری کوفە واللهی ئاسان کاریت بۆ ئەەکەم دوو هەڵبژاردنت پێ ئەدەم ئەو کاتە بزانە کامەیانە باشە بەسڕە بابل بەڵام با من پرسیارەکەم بە خاتونیش دووبارەکەمەوە کاتە دێمەوە لای تۆ کامە شاری عێراق ناوی لە قورئاندا هاتووە والله گە دکتۆر بزانی بابل نییە بابل تاوە دەستەکانتان خۆش بێ زۆر زۆر سپاس مەمنون من خۆشحاڵ بم دکتۆر ئێمەش خۆشحاڵین هیوادارم سەرکەوتوو بن لە کارەکانتان دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن خاتون جان تۆ بووی بە خاوەن خەڵات لەلایەن لاڤین ڕۆسەوە جلوبەرگی ئافرەتانە دەتوانانی بچی شتەکانی خۆت لەوێ وەربگری ئەوەش بۆ تۆیە لە ئیندۆر گەیم دەتوانانی بچی یاری بکەی باشە دەستی تۆش خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بە خێراتن زۆر سپاس خۆشحاڵ بم زۆر سپاس من زیاتر بەڵێ بینێرانی دیمەن تیڤ من بەم جۆرە هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی مایکە سوورەکە بە هیوام نوێژ و ڕۆژی هەموو لایەکتان قبول بوو بێت هەتاوەکو پرۆگرامێکی تری مایکە سوورەکە بەخواتان دەسپێرم هەر شاد